بینەرانی عزیز سڵاوتان لێبێت لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی داواکار هاتووینەتەوە خزمەتتان. ئەم جارە ئێمە لە کۆیەین. دیارە بەرنامەی داواکار دوای ئەوەی چەندین تەلەفۆن، نامە، کۆمنتمان بۆ دێت بە پێی داواکاری هاوڵاتیان سەردانی ناوچە و شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانەکەین. مەبەستمانە لە خەمەکان بکۆڵینەوە، لە داواکاریەکان بکۆڵینەوە، لە دەمی هاوڵاتیانی شارەکەوە گلەیی و گازندەکان وەربگرین. ئێمە لەم ئەڵقەیەی بەرنامەی داواکار ڕای هاوڵاتیان و کاسبکاران و کەسە خوێندەوارەکانی شار وەرئەگرین، پاشان دەیبینە لای ئەو بەرپرسانەی کۆیە و بۆ ئەوەی وەڵامێک وەربگرینەوە کە چی بۆ کۆیە ئەکەن و تا ئێستا بۆچی وەکو پێویست خزمەتی کۆیە نەکراوە. لەگەڵمان بن. بۆ ئەوەی ڕاوبۆچوونەکان سەبارەت بە دۆخی کۆیە لە ڕووی خزمەتگوزاریەوە و داواکاریەکانی هاوڵاتیان و کاسبکارانی کۆیەش وەربگرین لە ناو بازاڕی کۆیین. سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە. یەکێک ئەیان دوێنم بۆی بزانم ئەوان بەگشتی گلەییان لە چی هەیە و داواکاریەکانیان چیە. کاک تا بێمە خزمەتی جەنابتان. جەنابتان زۆر سوپاس. کاسبکارێکی ناو بازاڕن. بەگشتی خەمی دانیشتوانی کۆیە چییە؟ یعنی عادەتەن کە خەڵک دێتە چایخانەکە کە پێکەوەن گلەی لە چیەکەن، داواکاریتان لە چییە، لە چ بوارێکە؟ بەخێر بن پێشەشی سەرەتا بەڕاستی کۆیە زۆر شتێک پێویستە لە ڕێی خزمەتگوزاریەوە بەنسبەت شارەکەی زۆر پارکمان دەوێت، پێویستمان بە پارکەچی هەیە. ئەمە ئێستا هۆڵەکی شانۆمان هەیە تقریبا 4 ساڵ 5 ساڵ هەتا ئێستا تەواو نەبووە بینایەکە. بەنسبەت زادەی کۆیە زادەکان وێران بەڕاستی ئەوە شەر پێویستیان پێ هەیە. دار و درەختەکی جوانمان دەویست سیمایەکی شارەکەی بکرێت هەروە بێتەوە. پێویستە خەڵکیش هاوکاری شارەوانی و قایمقامی بکە. باشە دێمەوە خزمەتت کاک ئەلوەند ئێوە ینی کە لە ماڵەوەن دۆخی ئاو دۆخی کارەبا بەگشتی چۆنە ئەمان؟ پێشەشی بەخێرانتان دەکەم بۆ شارەکەمان. دۆخی ئاو ئێستا باشە، بەس کارەبامان زۆر خراپە. کارەبا خراپە، خزمەتگوزاریەکان زۆر خراپن لە کۆیە. ئەمە بۆتەوەی ئەوەی کە کارەبا خراپ بێت کارەبای مۆلیدەکانەوەی بە ئەمپێر وەریەگری ببێ بە بارگرانیەک لە ڕووی مادیەوە بەسەریەوە بوویتە بارگرانی بە ئەوەی هاوڵاتیانەوە کە لەبەوەی ئێستا مانگەین ئەمپێری 11 زەرایتەوە زۆرە لە هاوڵاتی. ڕێگاوانەکانمان هەموو سەفر هیچ نەکراوە. دوم هەر کەسێک کە دەبتە قایمقام لە کۆیە لەو شارە دەبتە سەرۆژ شارەوانی دەبتە مدیردایرەکان هیچی خۆی بە خزمەتکاری خەڵک دانانێ، هەمووی خۆی پێ لە خەڵک گەورەتە، هەمووی بەس بۆ ژفانی خۆیتی و هەتا ئێستاکە یەکێک نایەتە ناو خەڵک، هەمووی بەس ئامادەیە کە پارەکە بێت و بیخوات و خواحەکە دەنایسە بۆ شارە نەکردو و داواکاریشی ئەو لێ کەناڵێن گۆ سەرۆکی حکومەت ئاگداری شاری کۆیەوی. کۆیە زۆر دواکەوتی زۆر سفر بوویتەوە کۆیە هیچ خزمەتگوزارێک بۆ کۆیە نەکرێ و هیوادارم لەو کەناڵەیەوە ئاگداری شاری کۆیە بن و بەسە. یعنی مدیرەکان بەرنامەکەمان بۆ هێناوە بۆەوەی مدیرەکان هیچی خزمەت هەچی دێ بەس مەقسەدی کورسەکەی خۆتی هیچی خزمەت بە خەڵکی کۆیە ناکات. سوپاس کاگەڵۆنیان جەنابتان وەکو هاوڵاتیەکی ئەم شارە خەمەکانتان بەگشتی چییە؟ ئەمان باسی کۆمەڵە شتیان کرد ئەم لەم کوڕە جوانەوە دەست پێ بکەین. ئێستا پارکێکەیە شوێنێکەیە و بتوانێت یاری تیا بکات لەم شارەیە تا ئەگاتە ئینسانێکی گەورە و کامڵ خزمەت کراوە. نەوەڵا وەک پێشەشی بەخێراتتان دەکەین، بەخێراتی کەناڵەکەتان دەکەین، خواستان دەکەین. ناوەڵا بەنسبەت ئێستا منداری ئەو شارە پارکێک نێوەتەوە پارکێک لە لای خوارەیە لای شەوجێڕاوە دەوری 7 سارە بەتەمام تحمیل کردن تحمیل نەکراوە داوا لە حکومەت دەکەین ئەگەر بۆمان تحمیل کردن مەمنونیانی. یعنی هەبوو نەبوو ئەو پارکە بوو کە خەڵکی فەقیری کەم دەرامەت بتوانین لێوێن دەربین. ئەو خەڵکە فەقیرە ناتوانین بستا هەولێر، ناتوانانی بستا یعنی شوێنێکی وا کە بتوانێت ئیمکاناتی هەبی بچین. هەبوو نەبوو ئەو پارکەمان هەبوو ئەو پارکە ئەو دانەژ وا بەناو تحمیل کرا تحمیلەکەش ڕاوەستە نادەمەوە کارەکەی چیە پارە پولیان نما مقاولەکەەوەی کرد نازانم معلوماتم جوان نییە بەڵەوەندی دەزانم معلومات مێ ڕاوەستە ئەوە 4 سارە 7 سارە. ئەوەی تر ئەویش نییە ئێستا ئەویش ئێستا نییە داواکارێن لە سەرۆکی حکومەت دەگری سەرۆکی حکومەت ئەگە هاوکاری بکەن ئەو پارکەیش بکەن و خەڵکی شاری کۆیە بخواتە. زۆر سپاس دەکەم کاک نامێت. کاک تا لە ڕووی کار و کەسابەتەوە هەستەکەن کۆیە شارێکە شارێکی چەپە کەمتر خەڵک هات و چۆی لەیەکەوە
زۆر جارێک گەڕێنەوە بۆ ئەوی کە ئەو جووتسایدە تەواو نابێ بۆیە کۆیە بووە بە شارێک کە کەمتر هاتوچۆی بەسەرەوەیە ئەمەش کاریگەریە بێ لەسەر کەسابە بە بیداتی باسی دووسایی دەکەیتم بەڵێ بەڕاستی کارە ساتەچی گەلە گەورەیە ئەو دووسایی دەی برێنی ئێستا کە نەکرایە لە بەردەستیاندایە کە بیکەن زۆر بەداخەوکە حکوومەتش کەمتر خەمە لەوێ حەقا ئەو دووسایی دەتەواو بکرێ خەڵکەکی زۆر ماڵی وێران بۆ چەندەها کەس لەوێ ژیانی لەدەستدایە بەنسبت کار و کەسابەتیش بەڕاستبان ئێرانە کۆیە پشت ئاو بووە یعنی ئێستا ئەگە ئەو دووسایی دەتەواو ببە تەسیرێکی زۆر زۆری لە بۆ کۆی هەبوو جوڵەی زیاترە جوولەی زیاتر دەکرد کاگەڵوان دۆخی گەنجان چۆنە لێرە ینی هەم لە ڕووی هەلی کارەوە هەم لە ڕووی سەرقاڵبوونەوە ینی دۆخیان لە چ ئاستێکیان زۆر خراپە دۆخی گەنج دۆخی گەنجان زۆر خراپە لەوەی ئێستا گەنجان وەشێ من ئاگدارم شوان زۆر لەگە هاوڕیان دادەنشین زۆر خەڵک لە کوێی وا دەڕوە ئەڕۆن جێ ئەوروپا کابراز بێزار وەسە ینی نەموچەکەی یەکشت نییە ئەتو دەبێ ئەو گەنجانە کە کولیی تەواڵەکە شتێک تەواڵەکە دەبی دامەزرێت هەلی گەنجان ینی لە کوێ هیچ شتێک هەمووی بێکارە وەرە شەوان وەرە کافتریاکان بەڕۆژ شەویش ناکەن بەڕۆژ بڕۆ تاخانەکەم زان هەموو گەنجە دانیشتە لەبەر یەکیش نیە یەک کار نییە لە کوێ کەسابات نەمایە لە کوێ پشتا بکەیە سپاس دەکەم کات نامێق وەکو کۆتا پرسیار لە جەنابتان لێرەی تر کاتەکەمان تەواوە بێ خزمەت گوزاری لەناو کۆڵانەکان چۆنە لەناو گەڕەکەکان چۆنە ئەی لە ڕووی قیرتاوکردن کۆنکرێتکردن هەبوونی باخچە لەناو گەڕەکەکان یانی مەبەستم لە ئاستێکی باشە لە ئاستێکی خراپە بەخۆی بەنسبەت خزمەت گوزاریەکان لە 2004ەوە و 5ەوە نەماوە لە 2003 2004 نەماوە نەکو خزمەت گوزاری ئەو کاتی کە دەستی پێکردۆ شاری کۆیە مدەکی باش بوو مەسەن نمونە شارەوانی کراوە دایرێ مرور کراوە دایرە ئاوادانکردنەوە کراوە دایرێ نفوس کراوە زۆربەی بەسەرەوانە لە کرێچەکان بوون بەڵام ئێستا هەموو بینای خۆی هەیە شتی خۆی هەیە زۆر شکرا ئەو کاتی لە مدەکی کەم لە مدەی 2 سارەتە 3 ساری ئیشەکی زۆر باشکرا بەڵام وەکو پێویست لە 2003 تاکو ئێستا ئەو شارەیان ئەوەش دەکەوتە ئەستۆی محافزەی هەولێر کە ئەتوگرەی نەرەیەرە قەزایەکە سەر بە هەولێرە لە ڕووی ئیدارەوە ئەوە 2 سارە جادە ئەوە چەند سارە ئەو جادەی کۆی هەولێر تاو نابی ئێلۆ ناکرێت ئەوە داوا لە بەرنامە زۆر بەوردی لەسەر و باسە وەستین بۆی وەڵامێک وەربگەینەوە کە بۆچی ئەو جادەیە تاو نابێت جادە دو سایدەکەی بەڵێ دوو سایدەکە ینی داوا لە سەرۆکی حکومەت و جێگیری سەر حکومەت دەکەین خەمەکی خۆن دەبتە 25 دقەڕەیە ئەگەڵ جادە بکرێت زۆر سوپاس کاک نامی کاگەڵوان زۆر سپاس کاتی خۆتان بەخشی سپاس کە ڕاشکاوانە باسی خەمەکانی کۆیەتان کرد چونکە ئێوە بەس نوێنەرایەتی خۆتانتان نەکردو نوێنەرایەتی زۆربەی خەڵکی شارەکەتان کردو لە باسکردنی خەمانەمان شارەکە هەر بژین زۆر سپاس. بەڵێ ئەزیزان هەر لە کۆیەین بۆ ئەوەی خەم و داواکاری و گلەیەکان لە چەند ئاراستە و ڕەهەندێکی جیاوازەوە وەربگرین و ڕای هاوڵاتیان و دانیشتوانی کۆیی لەسەر وەربگرین هاتوومەتە خزمەتی سێ میوانی ئەزیزی دیکە بۆ ئەوەی ئەوانیش بە پێی بەرکەوتن بە پێی ئەزمون بە پێی ئەوەی کە لەم شارە ئەژین ڕۆژەکانی ژیانی خۆیان لێرە بەسەرە بن حتمما هەر یەکەیان لە بواری خۆیان کۆمەڵە خەمێک هەیە کە باسی بکە و بە گرنگی بزانێت کە کۆمەڵێک داواکاری بکات بۆی لا لەو خەمە بکرێتەوە یاخود بەڵێنی چارەسەر لە بەرپرسەکانی ئەم سنوورە وەربگرین. من سێ میوانمەیە هەرێک لە بەڕێزان هونەرمەندی ئەزیز کاکە هونەر تاهیر، مامۆستا پەیمان عەزیز، واروەها کاکە دەریا محەممەد کە لە ڕێگەی ئەمانیشەوە مەبەستمە دوایەوەی لە بازار کۆمەڵێن ڕاو بۆ چوونی هاوڵاتیان و کاسبکارانمان وەرگرت با بزانین ئەمان چیڵێن سەبارەت بە خەمەکانی کۆیە. کاکە هونەر ئێوە خۆتان من ئاگادارم ماوەیەکی توولانیە کوڕی شارەکەن و لێرە ژین و لەناو خەم و معاناتەکان و تەنها هەرەوە نەبووە بڵێ
وەکو هاوڵاتیەکی یاسایی وەکو هونەرمەندێک باسی خەمەکانتان کرد بێ هەندێک جار هەڵوێستیشتان وەرگرتووە تا گەشتۆتەوەی بۆ نمونە بۆ ئەو ڕێگاوبانەی کە بوو بە ڕێگای مەرگ لە نێوان کۆیە و هەولێر ینی وەکو وترێت تەشتێک قوڕت گرتەوە و خۆت لە قوڕنابەوەی چارەسەرێکی بۆ بدۆزنەوە ینی هەنگاوێکی هوەری بوو هەڵوێستێکی یاخیبووانە بوو بۆەوەی تر بەسە پێم خۆشە بزانم خەمەکانی ئەم شارە چین بەڵێ سوپاس بەخێر بێن ئێمە لەگەڵ هاوڕێیانم ڕێکەوتینە سەر ئەوەی بۆ ئەوەی زۆرترین خەم و بابەتی کێشە ئەو شارە باز بکەین هەر یەکەمان باسی چەند بابەتێک بکەین من لەوەی کە باسیەکەم بە حکمی ئەوەی لە ناو وەسەتە هونەریەکەدام کۆیە شارێکە و دەکرێت بڵێن سەرتۆپی ئەدەب و هونەرە لە کوردستان ئێمە کاتێک حاجی قاترمان هەیە سامی ئەوداڵمان هەیە لە شاعیرەکان دڵدارمان هەیە و لا گۆرانی بێژەکان سێوەمان هەیە تای تۆفیقمان هەیە مەلا کۆرەمان هەیە ینی ئەو هونەرمەندە بوونی و هونەرمەندانە بوونی ئەو ئەدەب و ئەو شاعیرە گەورانە هەناو شارەکەوەی کردە بە شارێکی ئەدەب و هونەر بناسرێت بەڵام بەداخەوە ئەو شارە نزیک بە 10 ساڵ دەبێ هۆڵێک کە دروست کراوە 160 ئێستا هۆڵەکە گەڕاوەتەوە 120 چونکە زۆربەی ئەو مەوادانی لە ناو هۆڵەکە جێگیر کرابوو وەک تەبرید مرکزی وەک زۆربەی شتەکانی تر ئێستا لەلایەن خەڵکیەوە بردراوە نەماوە ینی ئێستاقی شەستەوە هاتۆتەوە خۆناغی بیست ینی ئەمە چەندی جار سەردانی وەزارەتی ڕۆشنبیری ماکردە سەردانی لایەنی پەیوەندیارمان کردووە هەرڵێن هەوڵ دەدەین هەوڵ دەدەین جێبەجێ بکەین ئەنجامی هەوڵەکان نەخێر هیچ ئەنجامێک نەبووە هیچ ئەنجامێک نەبووە و ئەگەر بێت و ئەو هۆڵە تەواو بکرێت ئەوە بەشێکی زۆری ئەو چارەچە هونەریانە لەو شارە دووبارە دەست پێ دەکەنەوە و ئێستا تاکە هۆڵ هەبێتن ینی هۆڵێکی بچوشی سنتەری گەنجان هەیە لەگەر هۆڵێکی لە زانکۆ کە زانکۆ خۆی بۆ کۆنفرانس و کارەکانی خۆی بەکاری دێنن بەڵام بە ناچاری ئێمە بەشێک لە پرۆژە هونەریەکان دەبینە ئەوێ کە هۆڵەکە بە شێوەیەکی زۆر نەگونجاوە بۆ کارە هونەریەکان بەڵام ناچارین ئێمە ئەوە بکەین بۆیە پرۆژە هونەریەکان لەو شارەدا بە شێوەیەکی هێندە خراپە دەکرێت بڵێ هەربوونی نییە بۆیە من پێم وایە لایەنی هونەری لەو شارەدا ینی پرۆژە هونەریەکان بۆ شارە هێندە خراپە هێندە سستە کە هەربوونی نییە ئێرە وەک شارێکی نەکوونێری دەکرێت بڵێ هەر هیچ مۆرکێکی هونەری پێوە دیارە هیچ پرۆژێک لە سپاس دەکەم کاکە هونەر حتمما دێمەوە خزمەت مامۆستا پەیمان جەنابتان وەکو مامۆستایەک وەکو خاتوونێکیش کە وەکو وترێت عادەتەن ئەو خەم و کێشانەی لە ماڵەوە ڕوەدەن بەشێکی باشی ڕوبەڕووی هەمووانە بێتەوە بەڵام ئافرەت زیاتر بەدەستیەوە ئەناڵێنێ بەداخەوە ئێوە خەم و داواکاریتان چیە گلەییتان چییە؟ بەخێر بێن خۆشحاڵین کە ئەو بەرنامەیە دەکرێت لە کۆی بە هیوامەوەی سوودێکی هەبێت من ڕۆژانە کە خۆم دەچمە پەیمانگە کە دەڕۆم ئەو جادەوبانانە دەبینم خەمێکی زۆری لێ خۆم بۆ لەبەرەوەی ئەو جادەی کە بێدا دەڕۆی ئەم بەر و ئەو بەری هەمووی زبڵە هەمووی خۆڵ و خاشاکە زۆر یانی شار پڕ بووە لە خۆڵ و خاشا وەرە بەو گەرمایە بێ کۆرۆنا هەبێ ئەو خۆڵ و خاشاکە زۆرە هەبێ لە ناو شار پەتایەکی زۆر بڵاو ببوویەوە سکوچۆنشانە زۆر بڵاو بووە لە کۆیە بەهۆی ئەو هەموو زبڵ و خاشاکەوە جادۆبانی زۆر خراپە لەبەرەوەی چاڵ و چۆڵێکی خۆم دەوامم لە ماڵەوە تاکو پەیمانگا 5 دقەیە بەس من ئەبێ 20 دقەی بۆ دانێم بۆ لەبەرەوەی هەمووی تاسەیە هەمووی چاڵە بێ بەسپای بڕۆی لەبەرەوەی تۆ بێ خەمێکی سیارەکەشت خۆت کە دەسی دەکەویتە ناو چاڵەوە ئەتا دەچیتە ناو پەیمانگا 5 دقە خۆی 5 دقەی دەبێ بێ 20 دقە بڕۆی ئەمە دەمێکە ئەم چاڵ و چۆڵی و تاسەشتانە هەیە بەڵێ شتێک بڵێ نوێیە و نە پێیان دەزانی ئیداری شارەکە ئاگاداری نییە بزەبێت ئەوەندەی من دەچمە دەرەوە شوێنەکان دەبینم جادۆبانی کۆی هەموو یەکسایدا تا ئێوارە جادەیەکی جوتسایی مام جەلال هەیە 2 ساڵە پێوەی خەریکن نازانم هەمووی بۆ بە تۆز و چاڵ و زستانان دەبێتە مەسباح بە هاوینانیش دەبێتە تۆز و خۆڵ و خاشک بەسەر ئەو خەڵکەیە ئەوی جاری پێش و پێش چەند ساڵێک دیسان هەر لە پاسی یادگارە باسمان کرد تا ئێستا تاوە هەر تاوە نەبوو ئێستاشی تێدا دەکرێت ئێستاش هەمووی هەڵکۆنراوە هەمووی تۆز ئەوەیە سەوزای زۆر کەمە لە کۆیە ڕێژەی سەوزای بەڕاستی یعنی بڵێم زۆر کەم ئیسفادە هیچ نییە ئەوەی دەیبینم پارکی هەموو نەداخراوە پارکێکی زۆر گەورەیە سەوزایی زۆر باش تێدایە بەس لایەنی پەیوەندیدار گرنگی پێنادن نازانم بۆ پارکە ناکەن ناو بازاریش باسیەوەیان بۆ کردن پێما بێر هەمان پارک بوو کە تەنها پارکەکە بنم ناڵێک ڕەنگە بتوانێت لەوێ بچێ یاریە بکە ئیسراحەتێکی خۆی وەرگێکە کاتێکی خۆش بەسەر بەرێت بەڵام ئەڵێنەوە 6 ساڵە داخراوە باشە من دێمەوە خزمەت کاکە دەریا
ئێوە خەمەکانتان چیە؟ ئێوە ئەو داواکاریانە چییە کە لەم بەرنامەیە بە نوێنەرایەتی تەواوی ئەو کەسانی کە لێرەنین مەبەستانە بیگەین؟ مامۆستایەتگار زۆر بەخێر بێن، سوپاس کە گرنگیتان بە کۆیەدا و واجبمان داواکاریەکانی کۆیە دەگەێنن. طبیعی ئەگە باسی ڕێگەوبان بکەین بە تایبەتی ڕێگەوبانی دەرەوەی کۆیە، ئێمە خۆی بەگشتی دوو جۆرە پرۆژە هەیە کە حکوومەت دەیکا. پرۆژەی استراتیژی هەیە و پرۆژەی ناستراتیژی خزمەتگوزاری بچووکەیە. ئەگەر باسی پرۆژە استراتیژیەکان بکەین بۆ کۆیە، چەند پرۆژەی استراتیژی کراوە بۆ کۆیە ئەو پرۆژە گەورەکان. بۆ نمونە کۆیە وەکو قەزایەک ئەگەر بتەوێت کۆیە ببەستیەوە بە پارێزگاکان، ببەستیەوە بە هەولێر، ببەستیەوە بە سلێمانی، تو پێویستت بەوەیە تۆڕێکی ڕێگەوبانی باش دروست بکەیت. بەداخەوە لە ساڵی 2012ەوە دەست کراوە بە دروستکردنی ڕێگای دووسایدی نێوان کۆیە و هەولێر کە ڕێگایەکی زۆر زۆر زەروریە بۆ کۆیە. تاوەکو ئێستا ئەو ڕێگایی هەیە ڕێگایەکی یەکساییدە، ڕۆژانە ڕووداوی هاتوچۆ ڕوودەدا، سامانی نیشتیمانی لە ناو دەچێت، خەڵک گیان لە دەست دەدا، یعنی کارەساتی گەورە ڕوودەدا، زیانی مادی گەورە ڕوودەدا. ئەوانە هەموو چارەسەر دەبێت بە دروستکردنی دووساییدە کە لە ساڵی 2012ەوە دەستکراوە بە دروستکردنی، وا لە ناو ساڵی 2021 داین تاوەکو ئێستا ئەنجامەکەی دیار نییە و تەواو نەکراوە. ئەمە وای کردووە کە شاری کۆیە و ئەم سنوورە ببێ بە سنوورێکی چەپ و دوورە دەست و پەراوێز خراو بۆ هاتوچۆ و جوڵەی بازرگانی هاتوچۆی خەڵگەشتیاری. بێگومان ئێستا کۆیە شوێنێکی لاچەپە، ئەوە وای کردووە خەڵک کەمتر سەردانی بکە، گەشتیار کەمتر سەردانی بکە، جوڵەی بازرگانی کەمتر بێ. ئەگەر ئەم ڕێگایە دروست بکرێت لە ڕووی ئابووریەوە کاریگەری زۆر باشی دەبی لەسەر کۆیە. و جگە لەوە بەڕاستی ئێستا لە دنیادا باوی ئەوە نەمایە تو بەسەر شاخێک هەڵبگەڕێی نیو سەعات بەسەر شاخەکەەوە بۆ ئەو شاخە تێپەڕێنی. یعنی تونێلی هەیبە سوڵتان بە هەمان شێوە کە ئەم تونێڵە زۆر زۆر زەرورە بۆ کۆیە کە لەگەڵ دروستکردنی شەقامی دووسایدی نێوان کۆی و هەولێر بڕیاری لێدرا، بەداخەوە دوو جاریش پارەی بۆ سەرف کرا، بەڵام هیچ تەواو نەکرا کە ئەو تونێڵە وا دەکات و ئەو شاخەی کە بە 20 دقە دەیبڕی بە 5 دقە کەمتر بە 3 دقە بیبڕی. زۆر زۆر زەرورە. بە تایبەتی ئەم تونێڵەوە دەکات کۆیە ببەسترێتەوە بە ئیدارەی ڕاپەڕین. خەڵکی کۆیە داواکاری هەیە تونێڵەکەی تەواو بکرێت، زۆر زەرورە. و جگە لەوە ئێمە بەنداوی سماقوڵیمان هەیە کە شوێنەکی گەشتیاری خۆشە، بەنداوەکی خۆشە، خەڵک سەردانی دەکات لە هەولێرەوە لە شوێنەکانی ترەوە. 12 کیلۆمەتر لە کۆیەوە دوورە. ئەگەر بێت و ڕێگای میرسەید بۆ کۆیە کە ڕێگایەکە چاوڕێژیش کرایە، بڕدرایە، تەواو کرایە، تەنها 12 کیلۆمەترە. ئەگەر بێت و ئەو ڕێگایە قیرتاو بکرێ، شوێنی گەشتیاریەکە کە بریتە لە بەنداوی سماقوڵی بە کۆیە دەبەسترێتەوە و دەکرێت لەو شوێنە کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری جوان دروست بکرێ و هەم دەبێتە هۆی نەبێ کار کەسە بۆ خۆیشی بێگومان، هەم دەبێتە هۆی ئەوەی کۆمەڵێک هەلی کار بۆ گەنجی شارەکە دابین دەکا، هەم دەبێتە بۆ ئەوەی کە کۆمەڵی خەڵک گەشتیار لە ناوەڕاست لە خواروی عێراق لە شارەکانی تری کوردستانەوە سەردانی بکەن و ببێتە هۆی ئەوەی لەلایەنی ئابووری و جوولەی بازار و بازرگانیەوە جوڵی تێبخاو گەورەتربی و فراوانتربی. دەستەکان خۆش بێ کاکە دەریا. کاکە هونەر، یعنی هەستەکەن کۆیە کە سەیری سلێمانیەکەی، کە سەیری هەولێرەکەی، کە سەیری گەرمیانەکەی، کە سەیری هەڵەبجاکەی، کە سەیری و ناوچاناکەی کە خزمەتگوزاری تا ڕادەیەک باشە تایدا لە چاو شوێنەکانی دیکە هەستەکەن شارەکەتان پشتگوێ خراوە و لای لێ ناکرێتەوە و لەبیر کراوە. کاگەرمە دەمێ ئەو بڵێم سەردەمەک لێرە لە نەوتی شیواشۆک ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت بە تانکەر دەگوازراوە، شارەکە پشتگوێ خرابوو. ئێستا کە ڕێژەکەی دابەزیوە بۆ وابزانم 10,000 یا 18,000 بەرمیلی ڕۆژانەیە کەم بۆتەوە، ئەو کاتە پشتگوێ خرابوو. ئێستا ئەوە هەرکەس پێمانی هەر شارەکە بشکوێندرێتەوە. بەداخەوە زۆربەی شارەکانی کوردستان سوودیان لە پارە و لە بەرهەمی نەوتی ئەو شارە وەرگرت. ئەو شارە تەنیا دووکەڵ و نەخۆشی و ڕێژەی سەرەتانی تێدا زیاد کرد. سپاس دەکەم کاکە هونەرگیان. مامۆستا پەیمان، لێرە کارە باش چۆنە؟ وڵای ئێرەش وەکو شارەکانی تری کوردستان کارەبای باش نییە، هەر باش نیە، باش نییە لێرەش نەوەڵا مۆلیدەکە زیاتر هەیە لێرە، کارەبای ڕئیسی باش نییە لە کۆیە.
باشە خزمەت گوزاری ناو گەڕەکەکان بە شێوەیەکی گشتی زۆر چۆنە؟ خراپە دە ڕۆژ جارە زبڵ بێت کۆ بکاتەوە تۆ چی دەکەیت یعنی هەیە زبڵەکەی خۆی دەباتە بەردەم پەیمانگای هونەرە جوانەکان ئەو جوتسایدی مام جەلالی پێ دەڵێن لەوە فڕێ ئەو جوتسایدە چیە هەمووی تلێر تەنکەروشتی گەورە سیاری گەورە هی وڵاتانی تری پێدا دەڕوا بۆ نمونە تورکیا سیارەیەکی تورکی دەڕوا لەو ڕێگەیە دەڕوا ئێرانیە لەوێ دەڕوا دەبینن دەڵێ ئەو کۆیە ئەو شارێکی کوردستانە ئەو هەموو زبڵ و خاشاک و ئەو هەموو پیسی تێدایە یعنی ئەوە دەبێتە ڕەمزێک و نمونەیەکی کۆیە ئێمە هەر لە چاوی کامێراکانی شەوە ئەو ناوچانە گوێزینەوە بەڵکو بێ بە هۆکارێ بۆەوەی لا لەو بابەتە بکرێت چکە پێم وانە کێشەیەک بێت چارەسەرکردنی زۆر زۆر قورس بێت کاکە دەریا بداخەوە کاتم نزیکە بێتەوە تقریبن لاشی داوە چی دیکە هەیە حەزەکی قسەی لەسەرکەی پێم خۆشە باسێکی دۆخی گەنج و هەلی کاریشم بۆ مامۆستا جگە لە دۆخی گەنج لە ڕووی تەندروستیشەوە بەڵێ بابەتی لە ڕووی تەندروستیەوە کۆیە بەڕێوبەرایەتیەکی گشتی تەندروستی هەیە هاوشێوەی بەڕێوبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان واتە ئیدارەکەی سربەخۆیە لە ڕووی تەندروستیەوە تەندروستی گشتیە بەڵام بەداخەوە تەمەشا دەکەی لە کۆیە نەخۆشەکی حاڵەتێکی تۆزێک بە پەلە هەبی ڕەوانەی هەولێری دەکەن لە ڕووی ستافی تەندروستیەوە ستافی کەمە دکتۆری مقیمی کەمە لە ڕووی دەرمانەوە کەمە لە ڕووی جیهازەوەکانیش بە هەمان پسپۆڕیەکان چەندین پسپۆری هەر نییە بۆ نە پسپۆری مێشک و دەمار لە کۆیە نییە چەندین پسپۆری دەبێت بچی بۆ هەولێر جگە لەوە سنتەری گورچیلا کە لە کۆیە بینایەکەی دیاری کراوە شوێنەکە تایبەت کراوە ستافی بۆ دابین کراوە بەداخەوە تاوەکو ئێستا وەزارەتی تەندروستی ڕەزامەندی دەرنەبڕیوە بکرێتەوە هەموو شتی تیا و حازرە هەموو شتەکان حازرە ستافیش حازرە بەداخەوە وەزارەتی تەندروستی هەتا لێرەوە و پرسیارە ئاراستەی جەنابی دکتۆر سامان وەزیری تەندروستیەکەین مادام ئەو سنتەری گورچیلەیە بینا حازرە مەواد و ئامێرەکان ئامادەن ستافیش ئامادەیە بۆچی دواخرێت چونکەەوە خزمەتێکی یەجگار زۆری نەکۆیە چواردەوری کۆیەشە زۆر بە کورتی بێ سوپاسەکەم کاکە لەو شارەی هەلی کار نییە کاگیادگار وە بەرهێنان نییە ئیستثمار نییە یعنی لەبەر ئەوەی شارەکە بچووکە جگە لەوەش کە شارەکە بچووکە و کە وە بەرهێن نایە لێرەوە بەرهێمکان لە هەمان کاتیشدا بربەستیش دروست دەکرێت بۆەوە بەرهێن یعنی زۆر خەڵکە بە پرۆژەی تەقدیم کردووە لێرە پرۆژەکاری جگە لەوەی ئاسانکاری بۆ ناکرێ بربەستیشی بۆ دروست دەکرێت بەداخەوە پێویستە ئیدارەی کۆیە لەو ڕوەوە هاوکار بێ و ئاخر خاڵ زۆر بە کورتی کاگیادگار تەجاوزات لە کۆیە زۆر زۆرە هێرشکردنە سەرمڵکی گشتی داگیرکردنە سەرمڵکی گشتی زۆر زۆرە بەداخەوە گردەکانی کۆیە زۆربەی زۆری تەجاوزی کراوەتە سەر پێویستە داواکاری گشتی لە کۆیە ئیدارەی کۆیە بە جورئەتانەتر باشتر و تونتر بێتە مەیدان لەو لایەنەوە بۆ ئەوەی ئەو داگیرکاری مڵکی گشتی بوەستێنە دەستەکانتان خۆشبێک کاکە دەریا محەممەد مامۆستا پەیمان عەزیز کاکە هونەر تاهیر زۆر زۆر سپاس بۆ و کاتی بە بەرنمەکەتان بەخشی ئەوەی لەسەر ئێمەیە مام خەمانە گوێزینەوەی بینە لای لایەنی بەرپرسی چ لە قایمقام بێت چ لە سەرۆکی شارەوانی بێ تەنانەت لە هەولێر لای پارێزگار بێ لای یەکێک لە وەزیرەکان بێ بەو هیوایی بتوانین وەڵامێک یان لانی کەم بەڵێنێکی چارەسەر و لاکردنەوەیەکی باشتر لە جاران بۆ کۆیە وەربگرین ماندوو نەبن هەر بژین گەلێک سوپاس. بەڵێ بینەرانی ئەزیز جارێکی دیکە سڵاوتان لێبێت دوای وەرگرتنی داواکاریەکان دوای دواندنی هاوڵاتیان لە چین و توێژە جیاوازەکان مەبەستمانە کە وەڵامێک بۆ داواکاریەکانیان بۆ گلەییەکانیان بۆ سکاڵاکانیان وەربگرینەوە بۆ ئەمەڵقەیە توینێتە خزمەتی کاک حاکم تارق کە قایمقامی کۆیەیە بە وەکالەت ماوەیەکی کەمە دەست بەکار بۆتەوە بەڵام ئەوەندەی بکرێت ئێمە هەوڵەدەین وەڵامی پرسیارەکانی لێوەربگرینەوە ئەگەر بکرێ بەڵێنی چارەسەریشی لێوەربگرین کاک حاکم سڵاوتان لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە ئێوە کە هاتوونەتەوە بە ڕۆحیەتێکەوە هاتوونەتەوە کە خزمەتی کۆیە و کۆییەکان بکەن چونکە گلەییان زۆرە و هەستەکەن بێ خزمەت. زۆر سپاس بەخێر بێن بەڕاستی لەبەر باگراوەندە گەورە و عەزیمەکەی شاری کۆیە
ئینسان شانازیەکی زۆر گەورەیە خزمەتی وڵات و نیشتیمانەکەی خۆی بکات بەڕاستی شانازێکی زۆر گەورەیە مەدالیای خزمەتکردنی کۆیە بە بەرۆکی هەر کەسێکەوە بێ و من تەمەنا ئەکەم بتوانم ئەو مەدالیامان بەنیسی بێت و خزمەتی ئەو شارە گەورە و عەزیمە بکەیت. باشە لە هەر لایەکەوە داخلی کۆیابی بەداخەوە لە ناو شارەکەش لە بڵین دەواازەی شارەکەش خۆڵ و خاشاکێکی زۆر بەدیەکرێ ئەمەش خۆتەزانی هەر کە ناوی کۆیە دێت ناوی هوەریەت ناوی ئەدەبیاتیت ناوی شارستانیت دێت ناوی مێژوو دێت ئەمە قابل بە شان و شەوکەتی وەکو کوردەواری ئەڵێ کۆیە و کۆیەکان نییە چیتان هەیە بۆ ئەوەی خێرا ئەمە چارەسەر بێت و لەم خەمە بڕەخسێن من لەگەڵ دەستپێکی ئیشکردنەکەم هاتمە شارەکە هەموو ئەو وەزعەمبی لە 16 کە دەست بەکار بووم ئەو وەزعەمبینی کە لە هەموو شارەکە خۆڵ و خاشاکە پرسیار و تاقیبی ئەومان کرد چێ بابەتەکە وتیان کۆمپانیای پاپاگروپ هاتنە لام وتیان چەند مانگێک ئێمە 8 مانگە پارەکەمان وەرنەکرد ئەو سولفەیەکە لە حکوومەت پەیوەندیمان کرد لەگەڵ سەروی خۆمان و لە بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانم کە ئەو کێشە چارەسەر بکرێ پێمان وتن ئەو مشکلانە ئەوانش کەوتنە ئیتیساڵ و پەیوەندیکردن لەگەڵ کاگومێت سەبا کە ئەوە کتابی کرابووە تا کتابەکە بە واتساب بەپەلە بۆمانان کە کێشەکان چارەسەر بووە بەڵام ئێستاش بە تەواوەتینە بەڵام من ئەو ڕۆژانە بانجی کۆمپانیای پاپاگروپم کرد لە مودەیەکم بۆ دانا کێشێکە چارەسەرەکەن باشە چارەسەری ناکەن من تەواوی قەزیەکە ئەدەمە ئیدعای عام لەوێ ئیدعای عامی حالەی تحقیق و محکەمە بکرێت چێ کەم تەرخەمە بازی کەم تەرخەمێکی خۆی ئەم ئەو ماوەیە چەندە بۆ ئەچکام ئەمە بۆ کۆییەکان بەڵێنی شارە گرنگە بەڵێنی پێدام کە بە خێرایی کەونە خۆیان لەو چەند ڕۆژەش وەزعەکەیان باشترە ئێستاکە بابەتێکی دیکە بابەتی زیادەڕەوی و تەجاوزاتە یعنی تەنانەت منێکێک لەو بەڕێزانەی بەشداری کردبوو ئاماژەی بۆ ئەویوت زۆربەی گردەکانی ئەم شارە تەجاوزاتی لەسەر کراوە و بە تەجاوز دروست کراوە زەوی میری داگیرەکرێت بۆ نمونە لە ماوەی پێشوودا شوێنی زۆر باش بۆ کەسانێکی دیاری کراو دانراون ئێوە چ بەڵێنێک بە خەڵک ئەدەن و چ بەڵێنێک بەو کەسانە ئەدەن کە خەریکی تەجاوزاتن سەبارەت بە ئیجراعاتەکە کاگەردگار بەرپرسیارەتی ئەو کاتی کە وەرەگری لەو ڕۆژەوەی کە دەست بەکارەبی لەسەر شانتە تا ئەو ڕۆژەی کۆتایی پێدێ من سابقەیەکم هەیە لەو شارە پێشتر ساڵێک و 4 مانگ و 21 ڕۆژ لێرە من قایم قام لەو فترەیە تەحەدا ئەەکەم بلوکێک لەسەر بلوک دانرابێ بە تەجاوز 32 ئەو فترێک کە لێرەژ بووم 32 خانوو بعد لۆم تێکدا کە تەجاوز بوو هیچ دەرفەتم پێ نەدا و ئێستاش لەو کاتەوە کە هاتوومە من بەڵێ نەدەم لەو سەردەمەی کە من لێرە بوو ڕێگە نادەم بە هیچ شێوەیەک تەجاوزی پێشووتر کراون هەرچەندە پێش منیش بەڕاستی هەم خەڵکی تر هەبوو بەڕاستی لێرە کاری خۆی کردووە ئەو ئیجراعاتانی کردبوو ڕایگرت بوو تا حەدێکی باش ڕاوەستا بوو ئێستاش ئیدامی پێدەین بەڵێ نەدەم کە تا ئەو فترەی من لێرە بووم تەجاوز ڕێکە پێ نادەم ئەوانەی پێش جەنابیشت کراون و بە یاسا و بە بەڵگە سەلما کە تەجاوزاتە و گەندەڵی کراوە لەسەر مڵکی گشتی دیسان هەڵوێستیان بەرامبەر وەرەگرن ئەوەی بکەوێتە ناو چاوچێوێکی یاساییەوە کاری لەسەر دەکەم باش گلەیەکی دیکەی هونەرمەندەکان ئەوەیە ئەڵێن لەم شارەیە هۆڵێکی شایستە نییە هونەرمەندەکانتان لەبیر کردووەیەوە کاگیادگار خۆی کۆیە بەهۆی سابقە گەورەکەی کە باگراوندێکی گەورەی هەیە لە مەسەلەی هونەر و ڕۆشنبیری و ئەوانە بەڕاستی پێویست بوو کە قاعەکی زۆر مڕەتە بگونجا و نەک ئێستا پێشتر دەبواە بەڕاستی ئەوە هەبواە چکە بڕوا بکە لە هیچ قەزاک بکە شاری کۆیە ئەو چالاکی هونەری و ئەدەبیانی هەتاوەکە ئێستا ئێمە هۆڵێکمان هەیە پێشتر ئیشی لەسەکرا بوو 160 کارەکانی ڕۆیشت بوو لەو داتا و ئامارانەی کە ئێمە وەرمانگرتووە لە پرۆژە تەواو نەکراوەکانە من ئەو جاری پێشوو بەڵێنی ئەوان پێدام کە بەگڕی بخەنەوە ئێستا یەکێک لەو کارەکانیشمانەوە ئەو پرۆژەی هۆڵێکی گەورە و جوان و مڕەتەبە 160 کارەکانی ڕۆیشتووە 100 چلی ماوە یەکێک لەو ئیشانەیە کە هەوڵ بدەین ئیشاڵڵا بەگری بخەیان 160ەکە ئێستا هاتوتەوە 120 چونکە زۆربەی شتەکانی ناوی بردراون و نەماون هەیکەلیە بینایەکی هەیکەلی بڕوامەکە چکە هەندێک شتێ وەکو سەقف و بلۆک و جێگیرە جێگیرەوە خۆیەتی
ئەوە سیرمان کردو بینیمانە پێشتریش ئەکری ئیشی لەسەر بکەی و هەندێک غەڵەتی فەنی و ئەوانەشی تێداهەیە ئەکرێ ڕاستی بکەینەوە ئیشی لەسەرەکەین ئیشاڵە پێویستێکی زۆر زۆر گەورەی ئەو شارەیە. باشە چی بە نسبەت پارکەکانەوە باوکی منداڵە گلەیەوەیە کە دەیوت یەک پارکە بووە ئەو وایوت 6-7 ساڵە بەجێ هێڵراوە کە ئەکرات بڵین پارکێکی گشتیە گەورە و بچووک سوودی لێ وەربگرێ و سوودی لێ ببینێ و کەشێک بگۆڕێ ئەڵێن ئەویش دیسان پشتگوێ خراوە ئەگەر هەڵە نەبم پارکی هامونە. کاگەرگار ئێمە یەکێک لە هەڵە گەورەکانی حکوومەتی خۆمان ئەوە بوو بەڕاستی هەموو مۆزوعەکانمان خستە سەرشانی خۆمان یعنی لە هەموو دنیا ئەوەی کە ئێستا کەرتی تایبەتە و ئەوانە ئەیکەن ئێستامە بۆ نمونە پارکێکمانەیە ئەوەی کە جەنابەت باس کرد پارکی هاوان 182 دوونمە ئەگەر هەموو ستافی شارەوانی ببن ڕوبعێکیشی پێ خزمەت ناکرێت ئێستا وەردەو لە خەریکن بیری لێدراوە داروشتی لێ بچێنن خەریکی ئەوەین کە بەڕاستی بە شێوەیەکی سەردەمیانە و جوان لە هەوڵی ئەوەداین چەند هەوڵ و کۆشێکمان کردووە کە بکرێتە کەرتی تایبەت کارێک بکەین ئەوەی کەرتی تایبەت لەوێ کۆشک و چێشخانە و ئەو بابەتانی لێدامدرێت شتێک بکەین کە بێ بلیت خەڵک بە ئاسانی بچێتە ناو وەکو شارەکانی تری کوردستان پارکێکی ترمانەیە پارکی شەوجێڕاوە هەم ئەو پارکانە خەریکی ئەوەی بووە بە شوێنی زبل و خۆڵ و خاشاک فڕێڵە بەداخەڵ ڕاستە خەریکی ئەوەی لە ڕێی دەستەی ئیستیسمار ئەوڕۆ نوێنەرێکیان هاتبوو لە ماوەیەکی نزیکی شاڵا سەردانی کاک محەممەد دکتۆر محەممەد شکری دەکەین بۆ مقابلەیەکمان وەرگرتووە بۆی هەندێک تاوتوی هەندێک پرۆژەی ئیستیسماریە کە بەنی وەسلی بەجێماوە بتوانێت چیتریش کە پێویست بێ ئەو شارە دەستی ئیستیسمار ڕابکێشین بۆی تیوای کەس نایەت ینی دوێنێ من لە کۆیە بووم دیسان خەڵک باسیەوەی بۆ کردمەیانوت وەبەرهێنەرەکان نایەن نەک لەبەرەوەی نایەنەوێ بێن بەڵکو لەبەر ئەوەی نە ئاسانکاریان بۆ کرێ و لە بەرامبەریشە ڕێگریان و بربەستیان بۆ دروستە ئێمە ئەگەر کار ئاسانێکە بکەین و ڕێگری و بربەستیان بۆ دروست نەکەین بێگومان دێن. باشە ئێوە لە ڕۆژانی ڕابردوو سەردانی هەریەک لە بەڕێزان وەزیری پلاندانان و وەزیری ئاوادانکردنەوە نیشتەجێتان کردبوو بەڵێنی چیتان وەرگرت چیتان پێوترا لەوێ کە مای دڵخۆشیە بۆ دانیشتوانی قەزای کۆیە و دەوروبەریش. ئەمە کۆبوونەوەیکی زۆر باشمان کرد لەگەڵ جنابی وەزیری پلاندانە ماوەیەکی باش دەرفەتی بۆ ڕەخستنی و گوێ لە پێداویستی و داواکاریەکانی ئەو شارەگرت کە ئێمە بۆ شاری کۆیە بۆ ناحیە و گوندەکانی چی پێویستە بکەین کۆمەڵک داتا و ئامار و ئەرقامی کۆمنان کۆکردبەوە کەوانە هەمووی لە پرۆژە وەستاوەکانی کۆێنەکە بەر قەیرانی دارایی کەوتووە لە پرۆژە و پێداویستی نوێ بە پێی ڕیزبەندیەک ڕیزمان کردو کە بە پێی ئەولەویەت بخرێتە ناو بەرنامی حکوومەت و ئەوەی کە بەلامانەوە زۆر گرنگ بوو کە جەنابی وەزیری پلاندانان کار ئاسانی و ڕێی شوێنیمان بۆ بڕخسێنێت کە بتوانین دەستی سەرمایه‌دار و ئیستیسمار بێنین بۆ شارەکەمان هەموو ئەوانەی کە ڕێگریە لێ ڕێگریەکان لا ببین کە من بەڕاستی بڕواایکی زۆرم بەو مەجاالە هەیە کە بتوانین لە کوێ بێکاری زۆرە بۆی بتوانین احتیوای بێکاری بکەین هەلی کاری زۆرگار زۆر بەڵ هەلی کار بڕخسێنن سەردانیشمان بۆ لای جەنابی وەزیری ئاودانکردنەوە ئەوە بوو بەڕاستی بۆ مەوزوعی ڕێگای دووسایدی کۆی هەولێر بەبەردەوامی باسی ئەوە کاگیادگار من هەمیشە ئەو گلەیەم هەبوو ڕێگای کۆی هەولێر کە ناوەکەی تەسمیەکەی وا ڕۆیشتووە لە ڕێگای کۆی هەولێر ڕێگای بینی دوو پارێزگای گەورەی کوردستانە ڕێگای پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێرە بە کۆیدا تێدە چەندین شاری دیکەشێک گەرمیان و ئیدارەی ڕەوجە و هەموو ئەوەکەوێتە سەر ئەو ڕێگایە بەڕاستی نازانم هەر لە کۆنەوە ئەو هەموو خامەکەوت و لەسەر ئیدارەی شاری کۆی پێویستە بەڕاستی پارێزگاری هەولێر بەڕاستی ئیداری گەرمان کە هەموو ڕەبت و ئیتیساڵی بە پایتەختی هەرێمی کوردستانەوە بێنە سەرخەت بۆ ئەو ئیشەکە بەڕاستی هیمەتی هەموو لایەکی تێدا بێت بۆ ئەو مەسەلە سلێمانی پارێزگاری سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و ڕافەڕین ئەگەر ئەو ڕێگایە تەواو بێ وەرە داتا ئامارێکی بۆ کە ڕەنگە 120 خەڵکی کوێ هاتوچۆ بەو ڕێگایدا نەکەن 180 هەموو کوردستان لە گەرمیان و لە هەڵەبجە و لە سلێمانی و هاتوچۆ بەو ڕێگایدا بکە بەڕاستی بوو هەر خەمی ئیداری کۆیە بێت لەگەڵ جەنابی وەزیری ئاودانکردنەوە دانیشتین ئەو داتا و ئامارێکی ئێمە لە بەردەستمانە خۆی کۆی پرۆسەکە 5 قۆناغە
قۆناغی کەمی کاتی خۆی کۆمپانیا دەلتای ڕۆمانی بووە کە لە هەولێرە دەست پێ دەکات 20 کیلۆمەترە سنیک یۆساشی تورکیا سێم و چوارەم ئاباد ڕەهان پارسی ئێرانیە تونێلەکە ستراتۆسی ئێرانی جێبەجێ دەکات بەڵام کۆی پرۆژەکە ئەوەی تاوەکو ئێستا لی جێبەجێکرابێ 120.2 ئەوەندی لێ جێبەجێکراوە گژمەکە گژمێکی زۆرە پارەکە بەڕاستی 427 ملیارە کۆی پرۆژەکە تاوەکو 83 ملیارد پارێ بەسەرکراوە هەنێگەر بە نسبە وەرەگری 180 شتێکدا 180 کەمتری ماوە جێبەجێ بکرێ جەنابی وەزیر ئاماژەی پێکرد کە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت لەسەر خەتەن کە بە چ میکانیزمێک چۆن ئەو پرۆژەیە بخەنەوەگەر بەڵام من جارێ حەز ناکەم پێش مەوزوعەکانی جەنابی وەزیری ئاودانکردنەوە بکۆم کە بەڕاستی اختصاصی جەنابیانە ئیشاڵڵا مژدەیەکی خۆش دەبێت کە ئەو پرۆژێ نەک بۆ کۆی بۆ هەموو کوردستان لەوەی بێ بە مژدە بۆ خەڵکی جارێ بە ئەو بمێنێتەوە لای جەنابی وەزیری ئاودانکردنەوە دڵنیا بەمە بەنزۆت خەڵکی کۆیەوە بەڵێ بۆیە من هێندە جەختەکەمەوە بەڵێ ئەمن قامم جەنابیان اختصاصی خۆیانەوە و ڕێگاوبانەوەانە زۆر بە پەرۆشیمان پێوە بینی بەڕاستی بیکەنە مژدەیەکی خۆش بەڵام جارێ من نامەوێ پێش باش حکایەتی ئەو تونێلە هەر باسەکرێت و هەر کۆتایی نایەت هیچ دەنگ و باسێکی نوێی هەیە تونێلەکەش یەکێکە لەو قۆناغەکانی بەستنەوەی ڕێگاکە ئەویش درێ کۆمپانیا ستراتۆسی ئێرانی کاتە خۆی ئیشی تێدا کرد 2 کیلۆمەتر و 600 مەترە 159 میلیارد شتێک پارەکەیەتی ئەوەی کە تا ئێستا کاری لەسەکرابێ 106.3 بەڕاستی ئەوی شێکێکە لەو ئەو بابەتانە جەنابی وەزیری ئاودانکردنەوە قسەی لەسەر کردەوە بابەتە بەڕاستی هەندێشتی بەدەستەوەیە کە بۆ ئەوی کە بیخاتەوە گەڕ بەڵام من حەز ناکەم شتێکی فەنیە هین نییە ئەوە نییە دەستیان لێ هەڵگرتبێت نخەر لە پلانەکە دەست تا ئێستا کە کۆتایی نهاتووە لە باشە خەمی ئاو بابەتی ئاو ئێمە پرۆژەیەکی زۆر باشمان هەیە کە لە پرۆژەی بۆگرت کۆی پێدەڵن لە زێ بچووکۆ ئاو دێت وە لە تەقتەقیشەوە پرۆژێکی تر هەیە ئەوەندەی ئێمە تاوتێ و دراسی بابەتەکەمان کردی ئاوەکی ئەوەندە زۆر بۆ کۆی دێت بەڕاستی هی ئەوەیە بەقەت دوو بەرامبەری کۆیە بەش بکات بەڵام ئەوەی ئێمە کێشەمانە لە دابشکردن و تۆڕەکانیەتی بەڕاستی کە زۆر کێشەیە لەسرە ئەوە لەلایەک خەریکین پلانێک بۆ ئەو بابەتەدا بنێ بزانین چۆن ڕێکی بخەینەوە کێشەیەکی تریش ئەوەیە تەجاوزی زۆر لەسرە هەم لە چەند جیهەتێکی ڕسمی داوای تەحدیدکردنی ئەو شوێنی تەجاوزانم کردووە بۆی ئەو ڕێو شوێنی کە پێویستە بە یاسا لەگەڵی بچڵێنەوە باشە من کۆتا پرسیارمەکەم دیسان پرسیاری هاوڵاتیانی ئەم شارەیە ئەڵێن گەراجی کۆیە کاتێک تاکسیەک لە کۆیەوە نەفرە با بۆ هەولێر لەو سەربۆی نییە نەفەر بێنێتەوە بۆ کۆیە و کاتێک لە هەولێریشەوە نەفرە هێنێ بۆ کۆیە لێرەوە بۆی نییە نەفرە باتەوە بۆ هەولێر ینی ئەمە ڕەنگە دیاردەیەکی نەخوازرا و ناقابل بێ بە خەڵکی ئەم شارە و بەوانەی کە خەریکی کار و کەسابەتن بۆچی ئەمە نەسراوەتەوە واللهی ئەوە زیاتر لەوانەیە باشتر بێ لە ئەو وەزارەتی کە تایبەتە ئەو بەڕێبەراتێک شتی کە خۆتان وەکو دەسەڵاتی خۆتان دەتوانن دەستێوەردان بکەن لەو بابەتە من ئەوەی ئەمە خەڵکی بێزار کردو ینی هەر نەسپیانڵە تەکسی کۆیە ناتوانێت نەفەر لە هەولێرەوە بێنێتەوە تەنها بۆی هەیە لێرەوە نەفەر بەرێ و هەولێریش کە بۆ من نەفەر دێنێ بۆ ئێرە لێرە بۆی نیە نەفەر باتەوە مەگەر لەسەر ڕێگە کەسێک هەڵگرێت من ئەو ماوەی پێشی سەر و شارەوان لەسەر تەنزیمکردنەوە ڕێخستنەوە گەراجەکان لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی هاتووە ئەوە لای ئەوانە ماچینە لای سەرۆکی شارەوانی ئێستا ئەو پرسیارە لەوەکەی بۆی وەڵام وەربگرینەوە زۆر زۆر سپاسانەکەم کاک حاکم کاک پاق حەیدەری قایمخانی قەزای کۆیە بە وەکالەت بەو هیوایی بەم زوانت بێ بە هەمیشەی بۆی زیاتر دەستکراوە بی لە خزمەتکردنی خەڵکی ئەم شارە ماندوو نەبن زۆر سپاس زۆر بەخێر بەخێر بەڵێ زیزان هەر بۆ بەدواداچوون بۆ ئەو خەمانەی لێرە لە کۆیە گوێمان لێبوو داواکاری هاوڵاتیان
هاتوونێتە خزمەتی کاک محەممەد میرحاج سەرۆکی شارەوانی کۆیە بۆی وەڵام بۆ هەندێک پرسیاری دیکە وەربگرینەوە. کاک محەممەد سلااوان لێرە سپاس بۆ ئەم دەرفەتە ماندوو نەبن. دیارە لەوێ لای جەنابی قایمقام باسی بابەتێکم کردوتی لەگەڵ سەرۆکی شارەوانیە ئەم گفتوگۆ بکەن باشترە. بابەتی تاکسیەکانی کۆیە و هەولێر بووە بە خەمێک کە لێرە خەڵکی بێزار کردووە و ئەڵێ کە باسی شیەکەین شەرمی لەیەکەین. لێرەوە کە نەفەر ئەبن بۆ نمونە بۆ هەولێر لەو سەر بۆیان نییە نەفەر بێنەوە، ئەوانەی هەولێر کە دێن بۆ کۆیە لێرە بۆیان نییە نەفەر بە. ئەم کێشەیە چی و بۆ چارەسەر نابێت؟ کاگەرگار بەخێر بێن یاخوا سەرچاوم بەخێر بێن بۆ شاری کۆیە، شاری مێژوو، شارێک تا بە دۆداچوونی بۆ بکەی و بچێ ناو تاموقی تدا بکەی بە سەربەرزیەوە باسی دەکەی. باسی ڕابردووەکە هەرچەندە ئێستا و ڕابردووەکەی تۆزێک جیاوازە ئەو وردەوە دەچین باسی دەکەین. بەنسبەت بابەتی تەکسیەکانەوە ئەوەی ڕاستی بێ خودی ئەو کێشەی کە باسی دەکەی ئەوەیان پەیوەندیدارە بە کاک شێرزاد گواستنەوەی کۆیە، ئەوان زیاتر لەسەر خەتن. بەڵام ئەوەندەی پەیوەندی بە ئێمەوە هەبێت بابەتی گەراج ئێمە لە ئێستادا لەگە کاک شێرزاد و لەگەڵ جەنابی قایمقام و جەنابی کاک کاروانیش مروری کۆیە هەندێک کێشەمان هەیە. گەراج لەوە پێش کۆنتترۆل نەکراوە، سیارە و تەکسی بە کەیفی خۆی لە زۆر شوێنان وەستاوە کە لە ئەسڵدا پێویستە و مەفروزە ئەو تەکسیانەی کە هەیە هی خەت هی شارەکان هەموو شارەکان لەو گەراجی کە هەمانە لەو شوێنە بوەستێت و لەو شوێنە دەربچێت و بگەڕێتەوە بۆ ئەو شوێنە. وە بزانم یەکێک لە کێشەکانیش کە لەگەڵ هەولێر هەیە بابەتی ئەو هێنەیە کە نەتوانراوە کۆنتترۆل بکرێت. ئێستا دەستمان پێکردووە و چەندین کۆبنەوەشمان کردو و لەگەڵ خەتەکانیش لەسەر خەتین. دەمانەوێ گەراجی هەم هەولێر هەم کۆیە، هەم هەولێر و کۆیە بورە، هەم سلێمانی هەم ڕانیە، هەمیش دوو خەتی تایبەت هەیە لە بەردەمی ماحەد و زانکۆ ئەوانش بگەڕێنەوە ناو گەراجەکە لەوێەوە بۆ مەرحەلەی داهاتوو وەکو خوتۆی یەکەم ئەویان وەکو مەرحەلەی داهاتوو ئەو کاتە دەچین لەگە کاک شێرزاد و ئەوان و جەنابی قایمقامیش بۆ چارەسەرمە لەسەر ڕێگەی چارەسەرکردن بابەتە. بەڵێ بێگومان. باشە بابەتێکی دیکەوەی کە پێیوەستە بە ئێوەوە ڕێژەی سەوزاییە لە کۆیە. دیسان دانیشتوانی ئێرە گلەییان لە ڕێژەی سەوزایی هەیە وە گلەییشیان لەوە هەیە کە ئەو دارانەی لێرە ئەچێندرێن دواتر وەکو پێویست خزمەت ناکرێن. دیارە گلەییان لە خۆشیان هەبوو تیان هەندێک دارە بڕێتەوە هەندێک جار ینی ئەتوانێت بەدەبەیەک ئاو کاتە بنی دارێکەوە بەڵام نایکات. ئەمە لایەنێکی گلەیەکەی بەڵام ئێمە زیاتر ئیشمان لەسەرەوەیە کە لایەنە حکوومیەکە بەرپرسیارەتەکەی لە ئەستۆیە و ئەگەر ئەم شارە سەوز و جوان بێت حتمما دەستخۆشی و سەروەرێکە بۆ ئێوە ئابێت. کاگەرگار بابەتی سەوزایی تۆزۆکە قوڵ و فراوانە دەتوانێت کەی بەڵام بۆی بتوانم بە چەند ئینێک وەڵامی جەناب بدەمەوە. سەوزایی لە کۆیە کێشەیەکی زۆری هەیە، هەم لە نسبەکە وەکو پێویست نییە ئەوەی ڕاستی بێت، هەمیش لە بابەتی ئاگا لێبوونەکە چاودێریەکە. ئێستا ئێمە بە فەسڵمان کردو پۆلێرمان کردو ئەوەی کە هەیە کردومانەتە سێ جۆر. باخچەمان هەیە، پارکمان هەیە بە پێی ڕووبەرەکە کە پارک گەورەتر لە باخچە لەگەڵ جەزرە وەسەتەکانیش کە هەمانە. بەنسبەت باخچەکانەوە لە ئێستادا بە خۆشحاڵیەوە زۆر سپاس بۆ جەنابی وەزیریش جەنابی کاک ساسان کە موافقەی بۆ کردوین هەرچی باخچەکان هەیە ئێمە بە کۆمەڵک کۆتوبەندەوە بە کۆمەڵێک ڕێنماییەوە بە تەماین بەکرێ بدەین. هەموو بیدەن بە کەرتی تایبەت کە تێدا کۆمەڵێک مەرجیش دەسەپێنرێ بەسەر ئەو کەسێک کە کارەکە ئەنجام دەدات. بۆ نمونە باخچەیەکی بچووک کە هەیە لە ڕێ مزایدەوە بە شەفافی و بە عەلەنیەت دەکرێت، هەر کەسێک دەتوانێت بێت بتوانێت گرنگی پێ بدات سەوزی کاتەوە و چاودێری بکات لە ناویشیدا بۆ خۆی کۆشکێکدا بنێت هەمووەکو هەلێکی کار بۆ خۆی و بۆ کەسوکاری
هەمیش بتوانێت لە ڕێ ئەو دوو دنیارەوە کە پەیدای دەکات و بۆ جلفانی خۆی تێچووی ئاگاداربوونەکە و چاودێریەکەی باخچەکە بگرێتە ئەستۆ. باش بەنسبەت پارکەکان بەنسبەت پارکان 5 پارکمان هەیە. پارکەکان ئەوەی کە باسمان کردی ڕێدەشتی خۆیە کە پارکی هامون، پارکی شەوجێراوە، پارکی خوشکە فریشتە، ڕێحانە لەگەڵ باخی پشووی ئێواران. باش ئەم پێنجە چەنی بۆ ئەوە شێ خەڵک بچێ سەردانی بکات و ئیسراحەتێکی تیا بکە لە ئێستادا دوانیان تەنها دوانی بڵێ دوانیان کە لەوانەیە بینیبەتان خوشکە فریشتە لە ناو بازارە و پارکی ڕێحانەش تۆزی خواردترە، هەردووکیان باخچەیەکی جوانە، هەر شایانی ئەوەی بچی تێدا دابنیشی بەڕاستی ئەویان تەواوە بەنسبەت سەیەکەی تریشیانەوە. لە ئێستادا دیسان جەنابی وەزیر موافقەکەی بۆ کردوون و ئەویش سکێچات و هەموو ئیداریاتی لێرە تەواو بووە، بەرزکراوەتەوە لە هەولێرە بۆ ئەوەی دیسان موافقاتی بۆ بگرینەوە بۆ مزایدەکە و ئەعلان دەکرێتەوە ئەو دیسان و کۆمەڵێک کۆمپانیا هاتوونە پێشەوە بە حەقەت دەست پێشخەری هەیە. هەرچەندە ئێمە دەمانەوێت شتێکی شەفاف، شتێکی وا نوێ تەقدیم بکەین کە ئەعلانی کەین و هەم بیرۆکەی نوێ هەم لە ناو یەک جۆرە بیرۆکەش کۆمەڵێک نەفەر کە پێشکەشی دەکات کامەیان جوانتر و شایستەترە ئەویان هەڵبژێرین. باشە بەنسبەت کۆتا پرسیارم سەبارەت بە خۆڵ و خاشاکە سیمایم شارەی بە تەواوەتی خراپ کردووە، ناشرین کردووە، خەڵکەکەی بێزار کردووە. ئەمە کەی بە تەواوەتی چارەسەر ئەبێت و ئەم شارە تۆزێک پاک و خاوێنەکەی جارانی بۆ ئەگەڕێتەوە. کاگەرگار لەسەر بابەتی پاک و خاوێنی و بابەتی شکش مابوو بۆم بازنەکردی جەزرەوە سەڵیەکان بمگورە هەردووکیان پەیوەندیدارە بە کۆمپانیای کەرتی تایبەتەوە کە ئەوش کۆمپانیای پاپە گروپە. پاپە گروپ لە 15/2/2011 گرێبەستیان کردو بۆ ماوەی 10 ساڵ لەگەڵ وەزارەتی شارەوانی حکوومەت یاریمی کوردستان. لە 15/2/2021 تەواو بۆ گرێبەستەکەیان بە حەقەت دەبوایە لە 16/2ەوە بەدیل هەبوایە. بەدیل یا بەوەی کە مەسەلەن کۆمپانیایشکە بێت دەست بەکار بێت. ئێوە پێشتر وەزارەتان ئاگادار کرد بۆ کامە کۆتایی دێت؟ بەڵێ بەڵێ ئیشیان تێدا کردو، بەڵام بە حکمی ئەوەی کە کەرەنتینە بوو ماوەیەک دەوائیرەکان وەستا بوون. ئەوەی من باسی دەکەم پێش منە تەوان، بەڵام ئیجراعات لێرە وەکو پێویست ئەنجام دراوە، بەڵام وەکو پێویست لەوێ بخرێتە سەرخەت بە حەقەت نەتوانراوە. تاکو ئێستاش بە ڕسمی ئێمە کتابی دەست بەکاربوونەوەی کۆمپانیای پاپە گروپمان بەدەست نەگەشتووە. لە 15/2 کۆمپانیای پاپە گروپ کە ئیش دەکات تاکو ئەم بەروارەیە کە لەگەڵ جەنابەت ئێستاوە دانیشتوین 8/7 هیچ کتابێکی ڕسممان بەدەست نەگەشت. بەڵام ئیشیان کردووە لەو ماوەیە ئەگەر ئیشیان کردووە شار بۆ وایە کەم تا زۆر ئیش دەکەن، کەم تا زۆر، بەڵام بۆ نمونە لە 123 کرێکار کە هەیەی ئێمە دوێنێ تقریبا 50 کرێکار ئیشی کردووە. بتێ بە 50 کرێکار ئیشی 123 کرێکار بکەی حتمما ناتوانانی. ئەوانش بیانوێکیان هەیە دڵ کاکە من لە مانجی لە 15/2 تا ئێستا هیچ بڕەپارەیەکم بۆ سرف نەکراوە. ئەمەتان لەگەڵ وەزیری جەنابی وەزیری شارەوانی باس کرد بۆ خۆی لە سەرخەتەوە بەردەوامی هەوڵی چارەسەرکردنی بابەتەکە دەدات، بەڵام دواکەوتووە بە حەقەت یعنی خۆزگە نەگەشتبانی ئەو مەرحەلەی لە 16/2 بمانتوانی با بە جدی ئیشی تێدا بکەین. کەمتر لە ساڵێکە جەنابتان لێرن لە مانگیش تقریبانی دەبێ بە ساڵێک لەو ماوەیە ینی ئەوەی کراوە دیارە چی دیکەتان لە پلانە بۆی خەڵکی شارەکە بزان و دڵیان پێی خۆش بێ. کاگەر بە حەقەت خزمەت گوزاریەکە کە هەیە تا بڵێ ئێمە لە دواوەی نۆکو شار، تا بڵێ پێویستیمان بە هاوکاری هەیە، تا بڵێ چاومان لە دەستی هەر بەڕێزێکە لە حکوومەت یاریمی کوردستان کە بتوانێت هاوکاریمان بکات لەبەرەوەی ئەرکیانە بەڵێ ئەرکە، بەڵام شارەکەی ئێمە لەوانەیە هەموو شارەکانی دیکە کەم تا زۆر ئەو قسەیە بکات، بەڵام ئەوەی ئێمە دەیبینین لای خۆمانەوە گلەکانمان یەکجار زۆرە. لە شارەکە تا بڵێ لە دواوین، تا بڵێ پێویستمان بە خزمەت گوزاریە، تەنانەت زۆربەی کوچە و کۆڵانە بچووکەکان لاچەپەکان هی گەڕەکە هەژار نشینەکان ئێمە لە ئێستاداوا دەرخستیان بۆ حازل دەکەین و بۆیان داوا دەکەین کە حکوومەت یاریمی کوردستان بە حەقەت قەیرانە و ناتوانێت. من بەڕاستی نینە پرۆژەکان دەستی پێ کردووە و حکوومەت یاریمیش خزمەتی شارە جیاوازەکانی کردووە، کۆیش
بەو ئاراستەیە خزمەت بکرێت گۆڕانکاری گەورە دەبین. هیوادارم چکە ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر ئیمکانێتی ئێمەوەکو شارەوانی بەڕاستی شارەوانی کۆیە من لێرەوە ڕای دەگەێنم تا ئێساوەکو نەسریە کە ناتوانانی بەکاری بێنی بۆ پرۆژەکان ئێمە کۆی نەسریەکەشمان لە پرۆژە بەکاردێنین لە خزمەت گوزاری خەڵک 6,750,000 بۆ شارەوانێکی پلە تایبەت کە بورە پلەیەک کە لە دوای پلە تایبەت و پلە ممتازەوە سێم پلەینە بۆ قەزایەک 6,750,000 لەبەرەوە ئەوەی کە هەیە بەڕاستی پێویستمان بە پرۆژەیە بەڕاستی زۆربەی کۆڵانەکانمان لە 70 بۆ 75 ئاوەڕۆی نییە ئەنجا ینی کەوتم ئاوەڕۆی نیە بێگومان کۆنکریت و قیر و کێربستۆن و ڕەسیف و ئەو شتانەی نییە لە سەوزایی لە دواوین لە خزمەت گوزاری سەرەتایی من باسی ئەوە ناکەم بۆ پرۆژەکانی دیکە کە باسی ڕەفاهێت من باسی پرۆژە سەرەتاییەکان دەکەم لە دواوین زۆر پێویستمان بە دەستگیری حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاسانەکەم کاک بەحمەدگیان ئێمەش لێرەوە داواکاریەکی دیکەی خەڵکی باڵێن کۆیە و دانیشتوانی قەزای کۆیە گەیەنین کە گلەیەکی ئەوانە لەو پەرلەمانتارانەی کە بەناوی ئەمانەوە و بەدەنگی ئەمان چوونەتە پەرلەمانی کوردستان و تەنانەت لەو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێرەش کە نوێنەرایەتی قەزای کۆیە و دەوروبەریەکەن ئەوان ڕایان وایە کە ئێوە وەکو پێویست خزمەتی ئەوانتان نەکردووە و ئەوانتان لەبیر کردووە ئەکرێ لێرە بەدووە پێچەوانەکەی بۆ خەڵکی ئەم شارە بسەلمێن.